ئێرە گەڕەکی گەڕەسۆرە لە شاری ئەولێر دەکەوێتە خۆرهەڵاتی ئەو شارە. دانیشتوانەکەی هەژار و کەم دەرامەت و فەرمانبەرن وە خۆیان دەڵێن هاوین لە ناو خۆڵ و زستان لە ناو قوڕ و لیتەن و نزیکە 11 ساڵە ئەو گەڕەکە ئاوەدانە و بەشێکی زۆری خزمەتگوزاریە سەرەتاییەکانی بۆ نەهاتووە. نەفرنێکی لێ نەخەستەخانەی لێ نەچی لێ پێویست دەکات ئێوە چ بکەن بستنە چێنەر لەبەوەی کە وەڵا دەچینە بنەسراوی بەخوای ئەرێ وەڵا لۆ گۆشتکڕینە دەچین لۆ فڕنی دەچین لۆ هەمووش دەچینە بنەسراوی لۆ دنکە حەبەکمان بێدەیتینەوێ ڕۆژانە بەمڕێ هاتوچی دەکەن سەر ینی کەلچی ئەوەی نییە کە بەو ڕێدا بڕاتن بەڕاستی ینی تاسۆ و قۆرت و شتیگە لە زۆرە خاستن بارانان کەلچینی سارش ینی بێکۆندا بڕاتن پێمان خۆشە کە خزمەت گوزاری بۆ دابین بکرێتن. لە هەر کۆڵانێکی ئەم گەڕەکە چەندین تابلۆی فرۆشتنی خانووی لەسرە دانیشتوانی ئەم گەڕەکە هۆکاری فرۆشتنی خانوەکانیان بۆ نەبوونی خزمەت گوزاریە سەرەتاییەکان دەگەڕێنەوە. ئەوەی هەوش لێرکانە هەیە نیوەی لۆ فرۆشتنە نیوێش قوتحی لێدا دەرە دەڕم لە بە قوڕی ناحەوێت و لێرکانە دەرێ هەموو قوڕە ئێروکانە لە بە ئەوەی ناحەوێتەوە دەنەما شەڵای دەوێت ئەگە بێ ئێرە خەدەماتمان لۆ بکەن و ئاو کارەباکە لە خوای بەزە بەس ماشەڵای دەوێت بەزەگە بێ و خەدەمادە کەشمان لۆ بکەن و جێ و ڕێکەمان خۆش بیتن و قیر بیتن پایتەختە بەنا قوڕێدا دەچین و خۆمان هەرەکەین و ئەرێ وەڵا کاکو وەڵ ئای دەمانێ ئەو جادە وەرەمان لە چاکری ئەرێ وەڵا کە ناسڵمە ناس زۆمان زوو زوو بێتن و شاری ئەولێر دابەشی دوو چینی خزمەتگوزاری بووە کە ڕۆژهەڵات و خۆر ئاوای ئەو شارە لە یەکتری جیا دەکاتەوە. گەڕەکی گەڕەسۆر و دایان گەڕەکی تری نزیکی ئەو سنوورە دانیشتوانەکەی بەهۆی نەبوون و کەمی خزمەتگوزاری و جیاوازیکردن لە گەیاندنی پرۆژە خزمەتگوزاریەکانەوە دەناڵێنن. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.